سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا سامان حەسەن ئەمڕۆ لە بابەتێکی زانستی پۆلی حەفت لەگەڵتاندا دەبم کە ئەویشیان بەندی دێم وانەی یەکەمە. باس لە چ دەکەین؟ باس لە کارۆمگناتیس دەکەین. ئاگادارم قوتابیانی خۆشەویست لێرەوە کە باسی ئەو بابەتانە دەکەین تەنها وەکو تەواوکاریەکە لە بۆ ئەوەی ئەو قوتابیانێکە ئێستا لە ماڵەوە دانیشتون دەتوانن سەیرمان بکەن، دەتوانن سوود لە بابەتەکانمان بینن. دێن سەرەتا کەرتی یەکەممان هەیە لە بەندی دێم. باسی چێمان هەیە؟ کارۆمگناتیسی. کارۆمگناتیسی موگناتیس و بە موگناتیسکردن ئەلێرە ئەمە دێن باسی چێ دەکەین؟ باسی موگناتیس دەکەین. بزانین موگناتیس چۆنە لەو بابەتە و چۆن دروست دەبێ، بە چ شێوەیەکە، چەند زۆرمان هەیە. ئەوڕۆ ئینشاڵڵا بە جێرەی توانە باسی ئەو بابەتانە هەمووی دەکەین بە شێوەیەکی کورتکراوە تا بتوان سوودی لێ ببینن. سەرەتا باسی چێمان هەیە؟ باسی سیفەتەکانی موگناتیسی. لەکێوە موگناتیسەمە وەکو پێشینەیەکی موگناتیس ئەگەر بیزانین زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر پێش یۆنانیەکان هەندێک کانزەیان دۆزیەوە کە توانای چێشکردنی ئەو تەنانەیان هەبوو کە ئاسنی تێدا بوو. واتە سەرەتا ئەمە دەتوانین بنێ موگناتیس لە بۆ چێ دەگەڕێتەوە؟ لە بۆ یۆنانیەکان. یۆنانیەکان ئەلێرە پێشەنجی ئەو زانستیان گرت کە زیاتر لە 2000 ساڵ پێش ئێستا ئەو بابەتیان دۆزیەوە. موگناتیس وەکو ناو ئەگەر باسی بکەین بزانین لە چێ هەبووە. ناوەکەی لە چیەوە هاتووە موگناتیس؟ موگناتیس بە ناوی ناوچەی مەغنیزیاوە ناونرا کە لە تورکیا دۆزراوە. ئەو بەردەی لێی دۆزراوە بە ناوی مەغنیزیا بوو لە یەک لە ناوچەکانی تورکیا. بابین سەرەتا پێناسەکی موگناتیس بکەین. موگناتیس چه قوتابیانی خۆشەویست؟ ئەو مادەیە کە توانای چێشکردنی ئاسن یان هەموو ئەو مادانەیە هەیە کە ئاسنی تێدەیە. واتە کاتێک ئەمە باسی موگناتیس دەکەین، موگناتیس تەنها لۆ چێ بەکاردێ؟ لە ئەو مادانە بەکاردێ کە ئاسنە یاخود ئاسن لە پێکاتی هەیە. واتە شەرنی کاتێک ئەمە دەرێ موگناتیس بەکاردێ ئیلا دەبی ئەو مادەیە هەمووی لە ئاسن بینا. زۆر جاری وا هەیە بەشێکی ئاسنی تێدەیە، ئەو ئاسنە دەتوانێت چ بکاتن؟ موگناتیس لە بۆ خۆی ڕابچێشێ. دێنە لێرە کۆمەڵێک سیفەتمان هەیە لە موگناتیس، کۆمەڵێ سیفەتمان هەیە لە موگناتیسدا ئاگادار بن. کە دەڵێن سیفەتەکانی موگناتیس پێویستە سێ سیفەتی سەرەکی لە موگناتیس بزانین. یەکەم، موگناتیسەکە چەند جەمسەری هەیە؟ موگناتیس 2 جەمسەری هەیە. ئاگادارم قوتابیان، موگناتیس چەند جەمسەری هەیە؟ 2 جەمسەری هەیە. واتە هەر موگناتیسێک 2 جەمسەری هەیە. وەکو لە وێنێشدا دیارە، زۆر بە جوانی دیارە. جەمسەرێکیان ئێسا، جەمسەرێکیان ئێنە. واتە جەمسەری باکوور و جەمسەری باشووری هەیە. دووەم، موگناتیس هێز دەخەنە سەر یەکتر. واتە کاتێک دوو موگناتیس بەکاردێنی، ئەو موگناتیسانە هێز دەخەنە سەر یەکتر، یەکتری چێش دەکەن. هەر موگناتیسێک بە بواری موگناتیسی دەورە دراوە. ئەو سێ خاڵا لێرە کە باسمان کرد وەکو سیفەت دێن ئێستا لە خوارێ زۆر بە ڕوونتر باسی دەکەین. هەر موگناتیسێک بە بواری موگناتیسی دەورە دراوە. دوایە دێن باسی دەکەین بزانین بواری موگناتیسی چییە. دێنە لێرە ئاگادار بن قوتابیانی خۆشەویست. لێرە کە ئەمە دەرێن باسی موگناتیس، جەمسەرەکانی موگناتیس باس دەکەین. کاریگەری موگناتیس لە هەموو بەشەکانیدا وەک یەک نییە. یعنی کاتێک کە ئەمە دێین موگناتیسێک بەکاردێنین، بۆ نمونە ئەو قەڵەمی دەستی من ئەگەر وەکو موگناتیسێک بەکاری بینم، ئەو موگناتیسە هەموو بەشەکانی وەکو یەک هێزی چێشکردنی نییە. واتە ئەو هێزی چێشکردنەی لە جەمسەرەکان هەیە جیا لەگەڵ هێزی چێشکردنی لە ناوەڕاستی موگناتیسەکەدا هەیە. لۆ نمونە زیاتر کاریگەری هێزی چێشکردن لە چی هەیە قوتابیان؟ زیاتر کاریگەری هێزی چێشکردن لە هەردوو لایەکەی موگناتیس زۆرترینە. واتە لە هەردوو جەمسەرەکان. کاریگەری هێزی چێشکردنی موگناتیس لە چێ زۆرە؟ هەردوو جەمسەرەکان. یعنی کاتێک کە ئەمە موگناتیسێک بەکاردێنین، ڕاستەوخۆ ناچین ئەمە موگناتیسەکەی لە ئاسنەکەی نزیککەینەوە، بەڵکو جەمسەرێکی لێ نزیک دەکەیەوە یان جەمسەرەکەی تر. هەر لە یاچی موگناتیس جەمسەرێکە و سیفەتی جیاوازیان هەیە. جەمسەرەکانیش چێنە قوتابیانی عزیز؟
جەمسەرەکانیش جەمسەری باکوورمان هەیە N واتە North و جەمسەری باشوورمان هەیە S واتە South. هەر یەکە لە جەمسەری باکوور جەمسەری باشوور. ئەلێرە تێبینیەکی گرنگ لە بۆ قوتابی خۆشەویستەکان کاتێک کە دەڵێن جەمسەری موگناتیسی ئاگادار بن هێزی چێشکردنەکەی هەمووی لە جەمسەرەکانە موگناتیس. هێزی چێشکردن لە جەمسەرەکانە. زۆر جا قوتابی پرسیار دەکا ئایا مامۆستا لە موگناتیس دیارە کامە دەتوانم تەحدیدی کەم ئەوە ئیلا دەبی جەمسەری باکوور بی ئەو جەمسەری باشوور؟ بەڵێ هەندێک موگناتیسمان هەیە بەو شێوێ بەڵام بەعام جەمسەرەکان موگناتیس چییە؟ کاتێک کە تو موگناتیسێک بەکاردینی ئەگەر وەکو شێوەی تووڵێکی ئاسن بی واتە درێژ بی دەتوانیت جەمسەرەکانی جیاکەوە ئەوە جەمسەری باکوور ئەویان باشوورە. بەڵام ئەگەر موگناتیسێکی خڕت هەبی لە شێوەی تۆپێک بی یان لە شێوەی کەلایەکدابی ئەوە بە شێوەیەکی گشتی و موگناتیسە چۆنە؟ ئەو موگناتیسە جەمسەرەکان لە ناوە خۆی بڵاو دەکاتەوە ئەو کاتی بە ئاسانی ناتوانانی بیزانین. جەمسەری موگناتیسی چییە؟ ئەگەر پێناسە چی بکەین؟ جەمسەری موگناتیس ئەو شوێنەیە کەوا دەردەکەوێت زۆربەی هێزە موگناتیسیەکان تێیدا کۆ دەبێتەوە. ئەو شوێنەیە کەوا دەردەکەوێت زۆربەی هێزی موگناتیسەکەی تێدا کۆ دەبێتەوە. واتە بەوەیان ئەویان ئێستا پێی دەڵێم جەمسەرێک ئەوەشیان پێی دەڵێم جەمسەرێک. زۆربەی هێزی موگناتیسیەکان گوتمان لە چێ کۆ دەبیتەوە؟ لەو جەمسەرانە کۆ دەبیتەوە. ئاگادار بن. ئەو جەمسەری موگناتیسیەی کە هەموو کات ڕوو دەکاتە باکووری زەوی پێی دەڵێن جەمسەری باکوور بە N هێما دەکرێت. واتە کو دەزانمە من ئەوەیان جەمسەری باکووریان باشوورە؟ کاتێک کە موگناتیسێک دادەنێ ئەگەر هاتوو ئەو موگناتیسە جەمسەری ئەو موگناتیسە ڕووی کردە باکووری گۆی زەوی ئەو کاتی دەڵێن ئەو موگناتیسە چییە؟ دەڵێن ئەو سەری موگناتیسەکە جەمسەری باکوورە. و ئەو جەمسەری موگناتیسیەی کە هەموو کات ڕوو دەکاتە باشووری زەوی پێی دەڵێن جەمسەری باشوور بە S هێما دەکرێت. واتە کاتێکە دێن ئەمە باسی جەمسەری باشوور دەکەین واتە ئەو موگناتیسە کاتێک کە دایدەنێ ڕوو دەکاتە باشووری گۆی زەوی. کەواتە ئەگەر لێیان پرسی یان مامۆستا پرسیاری کرد ئایا جەمسەری باکوور و باشووری موگناتیس کو دۆزرانەوەیان کو دەیناسینەوەیان کو دەزانین کامیان باکوور و باشوورە؟ بە باکووری گۆی زەوی و باشووری گۆی زەوی. ئەگەر هاتوو موگناتیسە کە جەمسەرەکەی ڕووی لە باکووری گۆی زەوی کرد ئەوە جەمسەری باکووری پێ دەڵێن کە بە چ هێما دەکرێت؟ ئاگادار بن قوتابیان ئەو هێمایانە نابی لە بیرمان بچی. واتە کاتێک کە ئەمە دێین موگناتیسێکی بەکاردینین لەسەر موگناتیسەکەی نانووسرێ باکوور یان بە کوردی لەسەری نانووسرێ تەنها چی لەسەر دەنووسرێ؟ تەنها پیتێکی ئێنی ئینگلیزی لەسەر دەکرێت بە شێوەی کەپیتاڵ. پیتێکی ئێنی لەسەر دەکرێت بە شێوەی کەپیتاڵ. یاخود کە دەرێن جەمسەری باشوور پیتی چ بەکاردێ؟ پیتی S. یعنی زۆر جار مامۆستای بەڕێزەکان کە پرسیار لە بۆ قوتابیان دەینەوە دەڵێ جەمسەری باکوور چی پێ دەڵێن؟ جەمسەری باشوور چی پێ دەڵێن؟ باکوور واتە N North، باشوور واتە S South. هیچ کات موگناتیس ناتوانێت تەنها یەک جەمسەری هەبێت بەڵکو دەبێت چی هەبێت؟ دوو جەمسەری جیاوازی هەبێت، باکوور و باشوور کە یەکتری چێژ دەکەن. یعنی ناتوانین ئەمە برین وەڵا موگناتیسێکمان هەیە تەنها جەمسەری باکوورە یان موگناتیسێکمان هەیە تەنها جەمسەری باشوورە. نەخێر، بەڵکو دەبێت چی بیتن؟ بەڵکو دەبێت هەردوو جەمسەرەکەی هەبێ، هەم جەمسەری باکوور هەم جەمسەری باشوور. بەڵام ئەلێرە ئاگادار بن قوتابیان، ئاگادار بن تێبینیەکی زۆر گرنگمان هەیە لە موگناتیس. تێبینیەکی زۆر گرنگمان هەیە لە موگناتیس. ئەو تێبینیە هەر لە پۆلی هەفتەوە بەکەلکرد دێ هەتاوەکو دەڕۆیە جامعە ئەشتاوە دەکەی کاتێک کە باسی موگناتیس دەکرێت. زۆر تەرکیزتان لەسەر تێبینیە بی کاتێک کەوا باسی موگناتیس دەکرێت. ئەگەر هاتوو هەردوو جەمسەرەکانی موگناتیسم
باکوور بوو لە یەکم نزیکردنەوە ئەو دوو جەمسەرە یەکتری چێش ناکە، واتە بە کورتی و بە پوختی دوو جەمسەری وەک یەک لە موگناتیس یەکتری چێش ناکەن، بەڵکو دەبی دوو جەمسەری جیابی. واتە جەمسەری باکوور و باکوور یەکتری چێش ناکە، جەمسەری باشوور و باشوور یەکتری چێش ناکە، بەڵکۆری چه یەکتری چێش دەکا؟ جەمسەری باکوور لەگەڵ جەمسەری باشوور. جەمسەری باکوور لەگەڵ جەمسەری باشوور یەکتری چێش دەکەن، ئاگادار بن. بابینە لێرە باسەکی دیمانەیە هەر تەواوکەری موگناتیسە، ئەویشیان چییە؟ هێزی موگناتیس. بریتیە لەو هێزەی دوو موگناتیس پاڵ بە یەکەوە دەنێن یان یەکتری چێش دەکەن، ئاگاداری و تێبینیانە بە. بریتیە لە چێ؟ بریتیە لەو هێزەی چەند موگناتیس؟ دوو موگناتیس. بریتیە لەو هێزەی دوو موگناتیس یەکتری چێش دەکەن یان پاڵ بە یەکتریەوە دەنێن، پێی دەڵێن چێ؟ هێزی موگناتیسی. باشە، ئەوە هێزی موگناتیسیمان زانی. زۆر جار ئەمە دەبینین، زۆر جار دەبینین موگناتیسی بەکاردێنین. هەرچەندە موگناتیسەکە بە تەواوی نەگەیشتی تا ئاسنەکەی. موگناتیسەکە بە تەواوی لە ئاسنەکەی پێی نەکەتێواتە بەرێک نەکەوتوونە، بەڵکو تەنها لی نزیک دەبیتەوە یەکسەر لە بەخۆ چێش دەکا. لەبەرچی وایە؟ ئایا لە ناوە هیچ هەیە ئامێرەکەی لە ناوە خۆوای لێ بکاتە موگناتیسەکەی یا موگناتیسەکە ئاسنەکەی ڕابچێشی؟ نەخێر، بەڵام چمان هەیە؟ ئەوەی هەمانە ئەلێرە قوتابیانی ئازیز، بواری موگناتیسی. بواری موگناتیسی. بواری موگناتیسی یعنی چ؟ یعنی ناوچەیەکی موگناتیسی. بواری موگناتیسی چییە؟ ئەو ناوچەیە کە تیایدا هەردوو جەمسەرەکەی باکوور و باشوور. ئەو ناوچەیە کە تیایدا هەردوو جەمسەرەکەی باکوور و باشووری هەموو گەردیلەکان بە هەمان ئاراستە ڕیز دەبن. بە هەمان ئاراستە ڕیز دەبن. هێڵەکانی بواری موگناتیسی لە جەمسەری باکوور ئێن بۆ جەمسەری باشوور ئێس دەردەچن. یعنی لۆ نمونە ئەمە لێرە ئێستا هەمانە وەکو وێنەش هەمانە لەوەی کاتمان زیاتر لێ نەڕوا لە بۆ شەرحکردنی بابەتەکان. ئەلێرە هەمانە تەماشاکەم قوتابیان، ئەوە کۆمەڵێک وێنەی موگناتیسە. ئەوە کۆمەڵێک وێنەی موگناتیسە. لۆ نمونە ئەلێرە کاتێک کە تەماشای دەکەین، لێرە کاتێک تەماشای دەکەین، ئەو موگناتیسە ئەوە جەمسەری ئێسەکەیە، ئەوە ئێنەکەی، ئەوە جەمسەری ئێسەکەیە. واتە جەمسەری ئەوە باکوورە، ئەوەیان دەبیتە چ؟ ئەوەیان دەبیتە باشوور. باکوور ئەوەیان دەبیتە باشوور. لێرە ئاگادار بە، ئەو وێنەیە چمان لە بۆ ڕوون دەکاتەوە قوتابیانی عەزیز؟ ئەو وێنەیە ئەوەمان لە بۆ ڕوون دەکاتەوە وێنە، ئەگەر ئەوەی دانێن بە وێنەی یەکەم، ئەوەی بکەینە وێنەی دووەم. تەماشاکەین ئەلێرە جەمسەری چمان هەیە؟ جەمسەری باکوور لەگەڵ جەمسەری باشوور لێک نزیک بووینەوە، دەبینی یەکسەر لە بۆ خۆی چێشی دەکا. باکوور و باشوورەکە یەکتری چێش دەکەن. بەڵام لە وێنەی سێیەم، لە وێنەی سێیەم هەردوو جەمسەرەکەی کردیتە چ؟ هەردوو جەمسەرەکەی کردیتە باکوور. تەماشا دەکەی سەهمەکانی لە بۆ دەرێکرایە، واتە لە یەکتری دوور دەکەون و لەبەر یەکتری هەڵدێن. ئاگادار بە، ئەوە مەبەستی لە چییە؟ مەبەستی لە جەمسەرەکانی موگناتیسە. و لێرەدا ئاگادار بن، کاتێک کە دەرێن بواری موگناتیسی، کاتێک کە دەرێن بواری موگناتیسی، بواری موگناتیسی چییە؟ تەماشای ئەو وێنەیەکەن قوتابیانی عەزیز، تەماشای ئەو وێنەیەکەن، وێنەی ئەلفمان هەیە، وێنەی بائیشمان هەیە. جەمسەرەکان کووە؟ جەمسەرەکان لە باکوورەوە دەردەچن لە بۆ باشوور. ئاراستەی موگناتیسەکەی لە باکوورەوە دەردەچی لە بۆ چێ؟ لە بۆ جەمسەری باشوور. تەماشاکە بەو شێوەی دەڕواتن، لێرەش بە هەمان شێوە بەو شێوەی دەڕوا. ئەو مەسافەی کەوا لێرەیە پێی دەڵێن بواری موگناتیسی. یعنی چ بواری موگناتیسی؟ تازە کە باسمان کرد گۆرپان ئەمە کە
دوو مگناتیسێک و ئاسنێک لێک نزیک دەکەینەوە هەرچەندە بەریەکیش ناکەون بەڵام یەکتری چێژ دەکەن کو یەکتری چێش کرد ئەو بوارە مگناتیسیە وای کرد یەکتری چێشکەن ئەو بوارە مگناتیسیە وای کرد چ بکەن ئەو دوو مگناتیسە تەواو یەکتری چێش بکەن ئایا قوتابی لێرە زۆر جا پرسیار دەکات ئەرێ مامۆستا لە هەموو کاتێک ئەو مگناتیسە لە هەر شوێنێکبی دەتوانین چێشی بکەن نەخێر بەڵکو بواری مگناتیسەکە دەکەوێتەوە سەر چێ بواری مگناتیسەکە دەکەوێتە سەر زۆری مگناتیسەکەت ئەگە مگناتیسەکەت گەورە بوو بەهێز بوو ئەوە زۆر بە ئاسانی دەتوانێت چ بکاتن زۆر بە ئاسانی دەتوانێت بوارێکی مگناتیسی گەورە دروست کاتن ئەگەر مگناتیسەکەت بچووک بوو لاواز بوو بوارێکی مگناتیسی گچکە دروست دەکات یعنی ئەم لەگەر بێم مگناتیسێکی بە قەدەرە و قەڵەمەی بەکاربینم بوارێکی مگناتیسی کەم لۆ دروست دەکات بەڵام ئەگەر بێم مگناتیسێکی ئەوەندە گەورە و ئەستور بەکاربینم تەبعاً لە نزیکی دانێ زیاتر چێژ دەکاتن لێرە ئەو بواری مگناتیسیەش ئەو هێزە مگناتیسی وەکو باسمان کرد لە جەمسەرەکانەوە دەردەچی ئاگادار بن توندی بواری مگناتیسەکەی لە چێیە جەمسەرەکانی مگناتیسە ئاگادار بن ئەلێرە دێین تەماشا دەکەین ئەوە کۆمەڵێک شت بوو لەسەر مگناتیس دێن بابەتی شترمان هەیە گەردیلەکان و دۆمێنەکان گەردیلە و دۆمێن قوتابی زۆر زار دەپرسێرێ مامۆستا دۆمێن چییە ئەمە هەموو زار قوتابی پێی دەڵێن دۆمێن بە دۆمینە بەبیرت بێتەوە ئەو دۆمینەی خەڵک دەیکاتن دۆمێن وشەیەکە لە دۆمینەوە زیاتر نزیکە بەوەی زیاتر بەبیرت بێتەوە دۆمێنەکان چنە ئەو ناوچەیە کە تیایدا هەردوو جەمسەرەکەی باکوور و باشووری هەموو گەردیلەکان بە هەمان ئاراستە ڕیز دەبن ئەو ناوچەیە کە تیایدا هەردوو جەمسەرەکەی باکوور و باشووری هەموو گەردیلەکان بە هەمان ئاراستە ڕیز دەبن پێی دەڵێن دۆمێنەکان تەماشاکە قوتابیانی عەزیز دیمەنی دۆمێنەکانمان هەیە لە وێنەیدا دیمەنی دۆمێنەکانمان هەیە توڵێک ئەوە توڵێک ئاسنە بە مگناتیس نەکراوە ئەوە توڵێک ئاسنە بە مگناتیس کراوە کاتێک کە دەرێم کاتێکە دەڵێن دۆمێنەکان پێویستە کاتێک دۆمێنەکان دروستە بی هەموو ئاراستەکەیان بەو شێوەیە بی گەردیلەکانی ناو مگناتیسەکە هەمووی بە شێوەیەکی زۆر جوان ڕیز بوو بن بەڵام ئەگەر پارچەیەک ئاسنمان هەبوو یان توڵێکی ئاسنمان هەبوو ئەگە بە مگناتیس نەکرا بوو تەماشا دەکەین ئەلێرە بە ڕیز نەبووە هەر کەسە و بە کەیفی خۆی تەماشاکە یەکیان ئاراستەی لە بۆ سەرەیە یەکیان لە بۆ خوارێ یەکیان بەو شێوەیە یەکیان بەو شێوەیە یعنی ئەوەی دەتوانین بە دوو نمونەی زۆر سادە تێبگەین دۆمێنەکان وەکو ئەوەی وایە کاتێک کە قوتابی لە قوتابخانەیە ڕۆژانی بە تایبەتی ڕۆژانی پێنجشەممە ڕیزبوونمان هەیە دەبینی ئەو قوتابیانە زۆر بە جوانی هەمووی لەسەر هێڵەکی ڕاست هەمووی لەسەر خەتێک ڕیز دەبن ئەوە چییە ئەوە وەکو نمونەیەکی دۆمێنەکان لە بۆ خۆت حازریکە بەڵام کاتێک کە دەرێن بە مگناتیس نەکراوە واتە دۆمێنەکانی نییە ئەلێرە کە دۆمێنەکانی نییە مانای چییە یعنی وەکو ئەوەی وایە کاتێک کە جەڕەس لێ دەدرێتن زەنجی قوتابخان لێ دێ قوتابی دێتە دەرێ هەرێکە بە ساحەیدا پەرش و بڵاو دەبتۆ بەلایەکدا دەڕوە ئەوە پێی دەڵێن دۆمێنەکان لێرەدا قوتابیانی عزیز لەوەی بابەتەکەمان زیاتر درێژ نەبیتەوە چەند تێبینیەکی گرنگ مس و ئەلەمینیۆممان هەیە گەردیلەکان کاریگەری بواری مگناتیسی لەسەر ناهێڵن بەڵام ئاسن و نیکل و کۆباڵتمان هەیە ژمارەك لە گەردیلەکان ناوچەیەکی بچووک تێیدا کۆ دەبێتەوە پێی دەڵێن دۆمێن یعنی لە مس و ئەلەمینیۆم دۆمێنەکانمان نییە ئاگادار بن واتە مادەیەکن مگناتیس کێشیان ناکات بەڵام ئاسن و نیکل و کۆباڵت سێ مادەنە زۆر بە ئاسانی دەتوانن چیان لێ بکەن دەتوانین مگناتیس کێشیان بکە دۆمێنەکان لە ناو تەنەکاندا وەکو مگناتیسی زۆر بچووکی قەبارە جیاواز کار دەکەن لێرەدا کۆتایی بە بابەتی ئەوڕۆمان دێنین ئینشاءڵڵا لە داهاتوودا بابەتەکانی تر هەم لە مگناتیس هەم لە بابەتەکانی تریش لە بۆتان ڕوو دەکەینەوە
سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هیوای کاتێک خۆشتان لەبۆ دەخوازین.